بطل بطل يا ريم والله. دەستخۆشی لە لاعیبەکان دەکەم پیرۆزبایش لە یاریزانانی بەیدارەوە بەم کادر و هەمووی هندرێن دەکەم دەستیان خۆشببی توانیان بەرگری لە گۆڵەکەیان بکەن و هەرچەندە ئێمە خەلەلمان هەبوو خەلەلەکەش ئەوەیە ئەمە دوونێ تقریبان ئەو سێ لاعیبەی کە لە ناشینگەمەیان کردیا ئەوڕۆ هاتنەوەکنەمە زۆر هیلاک بوون دیفاعەکانیشمان پێوە دیار بوو بەڵام برەی فترەی کەمە فەریقەکەمان کردەوە بەڵێ فەرترێکی کەمە تیپەکە خربیتەوە بەڵام لاعیبەکان زایزن وەک زایز برین زایز نەبن چکە هەم لە شەباب هەم لە خەتیەک ئەو لە یارزانان لەوەی ماوەیە کە تدریب دەکەن ینی هیچ مشکلەمان نییە تۆپانێکە لە کنەمە نەتیجەوەندە مهم نیە چونکە خۆت دەزانی ئەو تیپە تازە دروست بوویتەوە ماوەی کەمیشمان لە بەردەست بووەکە هەتا و لاعیبانەمان کۆکریتەوە هەرێکە و لە کوچە هەرێکە و لە کۆڵانێک هاتیە ئینسیجام و تەنسیقەکی وها لە بینی لاعیبەکان نیە لەبەر هەندێک ئەمە تەنها کە هاتین لەوە دوورێ بەشداریمان کرد تەنها لە بۆ خۆڕێخستن و ناسینی خود و ناسینی بەرامبەرەکەمان بووە ئەگەرە نەتیجە و شتانە هیچ لە کنەمە مهم نییە جاری وەشێ مەسەلەن دەک ئەحسابی لاعیب و شتان ڕوودا گەنجە گەنجش بە خۆت دەزانی ئەوەندە بە ئاسانی سەیطەڕی لەسەر ناکرێتن تا بەو کاتەکەمەی خاستن کە ئێمە هەیتمان ئینشاءڵڵا لە بەرنامەماندا بە هەموو شێوازەکان کار لەسەر نەفسیەتی لاعیب و شێوازی پەروەردەکردن و شێوازی دروستبوون و لە هەموو ڕێوەکان دروستبوون دروستبوون لە لایەنی کۆمەڵایەتی دروستبوون لە لایەنی نەفسی دروستبوون لە لایەنی تەکتیکی و تەکنیکی هەموو ئەو شتانێک کە لاعیب لە خۆ دەگرێمە بتوانین بە هەنگاوێکی زانستیانە بە هەنگاوێکی ئەکادمیانە بتوانین بنیادی بنێن ئێستاش کە چوونە نیهایی لەو دەورە بەڕاستی خاڵێکی جەوهەری و لە بۆمە شتێکی خۆشە کاتێکە تیپێکە تازە دروست دەکەی خاستن لەگەر تیپی وەکو پێشمەرگە کە فەریقی پاریتی و یەک دوو لاعیبی نەخسەکە چوویتە بەتەڵ دەوری وە نادی هەولێر دە لاعیبی لە خەتیەکی نایتەوە ئەوانە دیشکە حازرن هەرێکی دوو معسکەری کردە ئەو فارقە جەوهەری زۆر زۆرە لە نێوان ئێمە و نادی هەولێر بەڕاستی